خۆشەویستان لە تەوەری دووەمی پرۆگرامی پەیامی ڕۆژدا باس لە گرنگی پاڵپشتی و یەک هەڵوێستی لە نێوان موسڵماناندا دەکەین. بێگومان موسڵمان لە هەر جەیەک بێت لەسەر ئەم ڕووی زەویە لە ڕۆژهەڵات بە ڕۆژئاوا لە باکوور بۆ باشوور دەبێت بە سەرکەوتن و دڵخۆشیەکانی یەکتری بەڕاستی دڵخۆش بین، خوا نەخواستە بە کێشە و گرفت و لەمپەرێک و بە دڵ ناخۆشی و بە جۆرێک لە جۆرەکان کە ئەکەونە میحنەتەوە بەڕاستی ئێمە دڵمان ناخۆش بێت. فەرمودەیەکی شیرینی پێغەمبەرە صلی الله عليه وسلم کە دەفەرمێت موسڵمانان وەکو یەک جەستەوان کاتێک شوێنێکی ئازاری بێ هەموو جەستە داڵغە و خەیاڵی لای ئەم شوێنەیە و هەموو هەست بە ئازاری ئەم بەشەی لاشەی مرۆڤەکە. بێگومان مسلمانش لە هەر شوێنێک ئازاری هەبێ ئێمە هەست بە ئازاری بکەین و لە هەر شوێنێک لە خۆشیدا بێ ئەبێ ئێمەش دڵخۆش بین بەڕاستی. جا ئەمڕۆ بە میوانداری زۆر بەڕێز مامۆستا بەهادین سراجەدین مامۆستای ئاینی بە سوپاسەوە بەڕێزیان ئەرکیان کێشاوە لە ستودیۆ لەگەڵمانایە. مامۆستا گیان بەخێر بیت. مامۆستا گەر بگەڕینەوە بۆ ئاینی پیرۆزی ئیسلام و ئایەت و فەرمودە شیرینەکانی پێغەمبەری سەرۆرمان صلی الله عليه وسلم، چۆن هانمان ئەدا لەوەی کە موسڵمانان پاڵپشتی یەکتری بن، بە دڵخۆشیەکانی یەکتری دڵخۆش بن و ناخۆشیەکانی یەکتری دڵناخۆش بن و ئەمە گرنگی لە چیدایە بەڕاستی؟ بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. من پێم خۆشە لەم دەستپێکی بەرنامەیە ئەو ئاەتە قورئانی کە خوای تەبارەک وتەعالا داوامان لێ ئەکا بە تێگەڕای بڕواداران واعتصموا بحبل الله جميعا ولا تفرقوا. هەمومان دەستگرین بەم پەیامە خواییەوە، بەش بەش و پچر پچر نەبین و خەمی یەک بخۆین و بە زەیمان بە یەکا بێتەوە. ئەو داواکردنە کە ئێمە هەمومان یەک بگرین بەو واتایەی کە هەمومان پاڵپشتی یەک بین، هەمومان خەمی یەک بخۆین، هەمومان یەک هەممان هەبێ، ئەویش هەمی ئەم دنیای ئەو خەڵکە خۆشکەین بەرەو قیامەت، نێرین خەڵک بڕوات. وەکو فەرمودەی پێغەمبەر صلی الله عليه وسلم کە خوای گەورە بە ڕەحمەت نردوێتی، ئەفەرمێ من ئێوە وەکو پەپولە چۆن ئاگرێک لە شوێنێکەوە ئەبینێ چرایەک ئەبینێ، من بانگتانەکەم بۆ ڕزگاری ئەو خۆتان بەرەو ئاگرەکە بۆ ئەچن بۆ لای ئاگرەکە ئەسووتێن. ئێمەش لە ڕاستیە زۆر گرنگە هەوری ئەوە بدەین بە تایبەتی کە خوای گەورە داوای لێکردوون و پێغەمبەرەکەی صلی الله علیه وسلم داوای لێکردوون و پەیامێکی ڕەحمەتە هاتۆ بۆ گرۆی بەشەریەت، هەر کەسە دەستی پێوەگرێ ڕزگاریە بێ. ئێمەش لە هەموو کات و ساتێکە هەوری ئەوەمان بێ ئەو خەڵکەوا لێ بکەین یەک دەنگ بین، یەک ڕەنگ بین، خەمی یەکتری بخۆین، بە پیر کەم و کوڕی یەکتریەوە بچین، لە یەک بێزار نەبین، بێتاقەت نەبین. لە کاتێکە مسلمانێک نەک بە تەنها مسلمانێکی ئەهلی مزگەوت، وەکو ئێستای مە زۆر جار وا لێ دێکە چوونەوەی ئەهلی نوێژ نەبێ و ئەهلی مزگەوت نەبێ، لەم شارەی خۆمانە ئەگە کابرا سەرسمێک بکەوێ تووشی نەکسەیەک ببێ، من و تۆ ئەبێ پێی ناڕەحەت بین، ئەگە پێی ناڕەحەت ئەگەر لە فەرزێکە ئەهلی مزگەوتیش نەبێ، چونکە یا هاوزمانمە یا هاوسێمە، لەو دووڕەوە بێ پێمان ناخۆش بێ. ئجا ئەگەر مسلمان بێ ئیترەوە ئەولاتر ئەبێ ئێمە خەمی بخۆین، ئەبێ ئاگامان لێ بێ، ئەبێ بەدەمیەوە بڕۆین، ئەبێ لە کاتێکان نوشتێکی خوارد دەستی بگرین هەڵی سێنینەوە، خۆمان بە خاوەنی ماڵ نەزانین لە ئاستی، خۆمان بە خاوەنی هیچ نەزانین لە ئاستی. ئەمە لە ڕاستیە پەیامی خوای پەروەردگارە کە بە پێغەمبەر صلی الله عليه وسلم ناردوێتی. ئێمەش وەکو مسلمانە بێ پابەند بین پێوەی و خەمی یەکتری بخۆین، ئاگامان لە حاڵ و باڵی یەکتری بێ، بە پیر کەم و کوڕی یەکتریەوە بڕۆین. مامۆستا ئەم پاڵپشتی و یەکگەڵوێستی مسلمانان هەندێک مسلمان هەیە ئیدعای ئەوە کە نەبێت ئیلا نابیلا بە کردار ئێمە ئەم پاڵپشتی ئەنجام دین، ئەم یەکگەڵوێستی ئەنجام دین. کەسێک زوڵمی لێکرێ بۆ نەگە لەو پڕ دنیا شابێڵێ وڵات تۆ ببڕی بۆ ئەوێ پاڵپشتێکی بکەی، نەک لێرەوە بە قسە و بە گفتار و لە دڵیشەوە تەنانەت پێت ناخۆش بێ. دەکرێت ئێمە لە دڵیشەوە ئێمە پاڵپشتیان بکەین، یاخود بە نووسینێک بێت، یاخود بە کۆمنتێک بێت کە لە سۆشیال میدیا هەیە، ئەچێتە پاڵپشتیکردن، ئەچێتە ئەوەی کە ئێمە هەڵوێستمان لەگەڵ ئەو موسڵمانەیە کە زوڵمی لێکراوە. بەڵێ خۆی لە ڕاستیە پاڵپشتیکردن جۆرەکانی زۆرن. هەندێک جار
تۆ کەسێک لە نزیکدا کەوتووە نەخۆشە باری لار بووە مشکلێکی هەیە ئەتوانی دەستت بیگاتێ بەدەست یارمەتی بی هەڵیستێنیتەوە دەستەکەی بە گیرفان تا پارێ عیلاجەکەی بۆ ئەوەی هاوکاریەکی یەکەی هەندێک خەڵکی تر هەیە بە زوبان هاوکاریکردنەکەی وە نییە پیامبەر صلی الله علیه و سلم فەرموویەتی ئونصر ئەخاکە ظالمەن و مەظلومەن ئێمە هاوکاریکردنەکەی لەوایە دەستی بگرە یارمەتی بەمێ لە تووشی هەڵە ببێت تووشی گوناه ببێ یارمەتی دانی بازێجار بە گیرفانە بازێجاری بە قسەکردنە بە ئامۆژگاریکردنە بازێک جار لە دوورەوە دەستت نایگاتێ بە پەیوەندی تەلەفۆنی ناتوانانی پەیوەندی لەگەڵا بکەی ئەی ئەو فەرمودەی پێغەمبەر صلی الله علیه و سلم من رأى منكم منكرا فليغيره بيده فإن لم يستطع فبلسانه فإن لم يستطع فبقلبه لدڵەوە تۆژانت پێ بکە لە دڵەوە خەمت پێ بکە زۆرێک لە ژیانی ئەسحاب تەماشا بکە لە ژیانی تابعین لە ژیانی پیاوچاکان وەختێکە پێغەمبەر صلی الله علیه و سلم ئێشێکی پێگەیوە ئێوە هەمومان ئەوە ئەزانین و بیستوشمانە و یەکێک لەو پیاوانەی کە بە دڵ پێغەمبەری خۆشویستە صلی الله تعالی علیه و سلم کە باسیەکەن وەیسی قەرەنی لە ڕیوایەتێکا باسەکایەتی والله ئەعلەم لەوانەیە هەندێک خەڵک لێمان بگرێ بڵێ وەڵا ئەم ڕیوایەتە صحیح نییە حەزرەتی عومەر ئەگێڕێتەوە فەرمێ کە هاتە مەدینە دیارە لەسەر فەرمودەی پێغەمبەر صلی الله علیه و سلم دقەتی ئەسحابی دا لێی پرسیوتی ئێوە پێغەمبەرتان خۆشەویست وتیان ئەرە وەڵا پێغەمبەرمان لە گیانی خۆمان خۆشترە ویست ئەم پیاوە تابعیە ئەڵێ من پێغەمبەرم لە ئێوە خۆشتر ویستەوە خۆ بە خزمەتی پێغەمبەر نەگەیوە پێغەمبەری نەدیوە بەچی ئەڵێ کە بیستومە دانی پێغەمبەر صلی الله علیه و سلم لە شەڕی ئوحودا دانی شکاوە ئەڵێ من چوم دانی خۆم دەرێناوەتمە لەوانەیە ئەو دانەی بێ خۆشەویستی مەرج نییە تۆ هەرڕوو بەڕوو بە کابرا بڵێ وەڵاهی من بخەم بۆ تۆ ئەخۆم بەزەیم بەتوایەتەوە لە دڵەوە پێت ناخۆشە لە دووریشەوە لە دوورە وڵات با دووریش بێ لێت تۆ لێرەوە تەعەسوبە خۆی بە شکستەکەی ئەو بە ئێشەکەی ئەو بە خەمەکەی ئەو بەو ناڕەحەتی ئەو تووشی بوو لێرەوە خەمی بۆ خۆی ئەو خەمەش لای خوای تەبارەک و تەعالا بێتە عیبادەت وەکو بەشداریکردنە دوایە لە جەبهەکە لەگەڵ یا بەشداری بی ئەوەی کە ئێمە بینیمان لێرەوە لە وڵاتی خۆمانە لە کوردستانەوە کە سوپاسی خواکەین تا ئێستش خەڵکێکی وامان هەیە ئەوەندە خەمخۆرە لەگەڵ ئەم هەموو معاناتەی خۆمان کە هەیە لەگەڵ ئەم هەموو بێکەسابەتی بێدەرامەتی خۆمان کە هەیە بە چەندەها شاحینە بەدوای یەکارەی زەبێ ئەچێ بۆ غەزە هاوکاریکردن ئەڵێن مە لە کوردستانەوە هاتووە ئەی برایەتی ئیمانی کامەیە ئینەمە المؤمنون ئیخوە بەچی ئێمە ئیخوین بەچی براین برایەتی لەکوایە ئەگەر ئەو هاوکاریە نەبێ بەڕاستی ئێمە من بۆکو خۆم زۆر دڵخۆشم گلەیم هەیە بۆ هەبووە لەم گەلی کوردی خۆمانە بە تایبەتی ئەم دەڤەرەی کە ئێستا ئەمڕۆ نیمچە ئازادیەکی هەبووە نیمچە سەربەخۆیەکی هەبووە گلەیم هەبووە هەندێک لە هەندێک ڕۆ بەڵام وەڵاهی ئەوەی کە ئەم جارە من بینیم کە کرا بۆ برایانی غەزە باوەڕ بکەن من خۆم بە هاوبەشی ئەوان ئەزانم دڵنیاشم لە ڕۆژی قیامەتە خوای گەورە چونکە ئەمان کارێکیان کردووەسە ئاڵای کوردستانیان دانابوو لە پاڵ هەموو دابشکردن و بەخشینیەک و چوون بە دەمی ئەوانەوە دڵم بەوە خۆشە بەش بە حاڵی خۆم کەڵم لە ڕۆژی قیامەتە منی شەریکم لەگەڵ ئەو هاوکاریکردناکە ڕۆیوە لەگەڵ ئەو برانی کە عەزیەتیان کێشاوەوانی چون لێوە شەو نخونیان کردووە لەگەڵ ئەو برانی غەزا ئێمەش بە خۆمان شەریک بووین لە هەموو جیهادی کە کردویانە لە قیامەتە من دڵنیام خۆی گەورە ئێمە شەریک بەدڵ پێم خۆش بوو بەدڵ حەزم کردووە هاوکاری بکرێن ئەگەر من وەکو پێویست خۆم نمتوانی بێ هاوکاریەکەی تۆ بەهی خۆمەزانم چونکە دڵم پێی خۆش بوو جەنابی مامۆستا لێرەیە دوعا چ کاریگەریە چ ڕۆڵێکی هەیە لەم پاڵ پشتیکردنە وەک جەنابەت ئاماژە پێدا و فەرمووت جاری وایە من لەوت نتوانم مادیەن یا معنەویەن یا جەسەدیەن بڕۆم لەگەڵ برایەکمە کۆمەڵە برایەکمە کە لە وڵاتێکی ترە تووشی معانات و محنەت بووە هاوکاری بکەم تا چەند من چەکی دوعا بەکاربێنم ئەمەش ئەچێتە خانی پاڵپشتیەوە بەڕاستی و ئەش بێتە ئەوەی کە سوودێک بۆ بگێنێ لەوێ بەڵێ لە ڕاستیا خۆی دوعا مخی عیبادەتە بە فەی فەرمودەی پێغەمبەر صلی الله علیه وسلم خۆی گەورەش چەند وعدێکی داوە بە ڕواداران یەکێک لە وعدەکانی ئەفەرموو ئودعونی ئەستەجیب لەکم ئیتر نەیفەرمووە تۆ ئەو دوعایە کە ئەیکەی دیاری نەکردەوە بۆ فڵان و بۆ فڵان و بۆ فیسار دوعا بۆ خۆ دەکەی
دوعا بۆ براکە دەکەی، دوعا بۆ باوکت دەکەی، دوعا بۆ مسلمانێکەکەی لەسەر تاسەری زەویە. پێغەمبەری خۆش فەرموویەتی دوعای برای مسلمان بۆ برای مسلمان لە پشتی غەیب بەبێ ئەخۆی ئاگای لێ نەبێ، دوور بێ لێی گیرایە لای خۆی تەبارەک و تەعالا. ئەرێ وەڵڵی ئەو دوعانەی کە ئێمە کردومانە لە مینبەرەکانەوە لە کاتی نوێژەکانمانە لە شەو نوێژکردنە، ئەو دوعانەی کە کردومانە خۆی تەبارەک و تەعالا لێی وەرگرتوین وەکو مشارەکەکردن لە بەرامبەر دوژمنە مشارەکەمان کرد بۆ شەو نەخوونیمان کرد بێ ئاوایە. ئەو دوعایەنە ئەوەندە کاریگەری هەیە هەم بۆ نەسرەتی ئەوانیش دوێنێ گرتەیەکی ڤیدۆیم بینی پیاوێکی فەلەستینیە تەقدیر و شکرێک بۆ دکتۆر عوسمان هەڵەبجەیی پەیامێکی سەوتیە بۆی ئەنێرێ دەستخۆشی لێ ئەکا کە لە هەموو کاتەکانە تۆ هاوکاری ئێمە بووی دوعات بۆ کردوین لەسەر مینبەرەکانەوە لە کاتی محازەرەتەکان تا دوعات بۆ ئێمە کردو ئێمەت بیر نەچووە. لە ڕاستیە ئەو بیر نەچوونی ئێمە ئەو دوعایە باوەڕت هەبێ عیبادەتێک کە خۆی تەبارەک و تەعالا لە خانە عیبادەتەکانە لە ڕۆژی قیامەتە بۆمان ئەنووسێ. چۆن کاریگەری نییە؟ من بەدڵ دڵتەنگ بم، تەنها دڵتەنگ بم، تەنها پێم ناڕەحەت پێی ناڕەحەت بم، خی گەورە بە ئەجر بۆم بنووسێ. ئەی ئەگەر بەدەم دەری ببڕم ئەو دوعایە کەواتە مامە حاجیەک دایە حاجیەک کە نیتوانیوە هیچ شتێ بکە بۆ مسلمانانی غەزە بێ یا هەر مسلمانێکی تر بێ تەنها توانێتی دوعا بکە دڵی بۆ دوعای خۆش بێ، بۆ دوعا دڵی خۆش بێ لای خۆی تەبارەک و تەعالا بۆیە بێتە زەخیرە بۆ ڕۆژی قیامەت و سەری پێ بەرزە بێ. وەختێکیش کە نامەی ئەعمالیە دەدەدەڵە خۆی بە تەعەجوبەکە ئەمانە هەندێکی هەیە ئەوە نەشونمای کردو گەورە بووە ئەڵێ خۆی ئەمانە سەری سوڕەمێ لە کێوە هاو ئەو دوعانە لای خۆ هەمووی گەشە ئەکانە شونوما ئەکا خۆی تەبارەک و تەعالای کە بە زەخیرەی قیامەت دڵمان پێ خۆشە بێ ئینشەڵڵا. مامۆستایان هەندێک لەوانەیە مامۆستایانیان کەسایەتی هەبێ لە شاز لە شازەکان وا قسە بکرێت کە ئەم مسلمانانی بوون غەزە خەتای خۆیان بۆ ئەم نەهامەتیان بەسەر هات تا چەند گرنگە ئەم گفتارانە کاریگەی نەبێت لەسەر تاکی مسلمان دڵ و دەرونی مسلمان سارد نەبێتەوە لەوەی کە پاڵپشتی مسلمانان بکات. دووش مسلمان نەیەت خۆی گونابار بکات جوابیان باتەوە یاخود جنێویان پێ با قسەیان پێ بڵێ هەر بێدەنگ بێت و بەڵام ئەمەش نەبێتە مای ساردبوونەوەی مسلمانە کاتێککە پێی ناخۆش. پێغەمبەر صلی الله عليه وسلم جارێ ئێمە ئەهلی دین ئەو کەسانەی کە شارەزایێنێ مولتەزیمن و خەڵکی خوێنەوار و شارەزا و خاوەن شەهادە ئیتر ئەبا مەلاژ نەبێ مەلاژ نەبێ هەر کەسی جار پیشەیەکی خوێنەوارە شارەزایەکی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ من كان يؤمن بالله واليوم الآخر فليقل خيرا أو ليصمت. هەر کەسێک باوەڕی هەیە بەخوا بە ڕۆژی دوایی با قسەی باش بکە بۆ ئەوەی بۆ یەکرێ ئەگەر قسەی باشی پێ نەبوو بێدەنگ بێ چونکە بێدەنگی کوردەواری خۆمان زۆر جواریان باس کردووە ئەڵێ بێدەنگی ئاڵتونە بە هەموو کەسێکی ناکرێ من سەمەتە نەجا هەر کەسێک بێدەنگی هەڵبژات لە هەندی حاڵەتە ناڵێم حە زمانی خۆت بگری قسە نەکەی هەندی حاڵەت دێتە پێشۆ کاری من نییە کاری من نییە من خۆم لەم ئیشە بۆ هەڵقورتێنم من معلوماتم لەسەری نییە زانیاریم لەسەری نییە ئاگام لە معاناتی تۆ نییە ئێستا تۆ لە ناو ماڵەکەی خۆتە لە ناو ماڵەکەی خۆتە لەگەڵ دراوسێکەتە شتێک ڕوو ئەغا من ئاگام لێت نییە نازانم خەتای کێتانە ئەم دوو کەسە ژاوە بەرە ڕوو خۆڕا ناگیرێ من تۆ حاکم نین بزانین خەتای کێ و خەتای کێ نییە ئەگەر بێتە سەرباری خەتا پێغەمبەر صلی الله عليه وسلم وەکو برێ خەتاکردن و هەڵاکردن كل بني آدم خطاء ئەمە هەمومان هەڵاکەین بەڵام هەندی هەڵە هەیە ناکرێتەوە هەر بە زۆر بیسەپێنی بەسەر منە ئیجبار ئەبی ئیجبار وەرە تەماشا بکە پێغەمبەر صلی الله عليه وسلم لە یەکێک لە غەزاکانە غەزای مۆئتەیە بە 3000 کەسەوە بەرامبەر 200,000 کەس سوپا ئەنێرێ بەرامبەریان پێش ئەوەشی بڕۆن محازەرەیەکیان بۆ خۆیان نەکاتەوە ئەڵێ با فلانە کەس ئێستا قائیدە ئەگەر ئەو شەهید و فلانی تر بچێتە شوێنی ئەو شەهید و فلانی تر ئەو شەهید و فلانی تر تا 4 قائیدیان بۆ دەستنیشانەکە دوای ئەوەڵێ خۆتان یەکی کە بۆ خۆتان هەڵبژێرن ئەو چوارەی پێغەمبەر دیاری کردووە ئەڵێ دوای ئەو ئەگەر ئەوی شەهید بوو خۆتان یەکێک هەڵبژێرن کەس دیاری ناکە لە جەنگەکەشە ئەم 4 قائیدار چوارەکان و خان شەهید دەبن ئەخی جار خالدی کوڕی وەلید ئەکەن بە قایدی جەیشەکە کە هات ئیشنەوە بۆ مەدینە کەس نەیوت باشە ئەمانە تۆ سوور ئەزانی ئەکوژرێن لە پێناوی یەک تاکە کەسە نامەبەرێکی پێغەمبەر صلی الله علیه وسلم کوشتویانە
لە پێناوی واجێ شێڕەوانەیەەکە کەس نەیوت تۆ بۆ بوات کرد کەس نەیوت خەتای کرد لە تاریخیشە تۆ سوور ئەزانی ئەکوژرەی بەڵام ئەڕۆی لەبەرەوە ئێستا هەندی حاڵەت هەیە ئێمە وەکو برەی دەستی لێ نەدەین باشترە چونکە ئێمە شارەزایمان لێ نییە هەر ئەو کەسەی کە جەنابەت من تۆ فلان و فیسار قسە لەسەر ئەمانە ئەەکەین خۆ پرسیار کرا لە یەکێک لەو کەسانە لەبارەی سعودیەوە ئەڵێ ئەو ئیشی من نییە من تەداخولیەوەی ئەوان ناکەم باشە سعودیە وڵاتێکە سەر بەخۆیە تۆ تەداخل لە کاری ئەوان ناکەی ئەی غەزە 75 ساڵە زوڵمی لێ ئەکرێت تا ئەدای لێ ئەکرێ خاکی داگیرەکرێ ژنی ئەسجنەکرێ کوڕی ئەکوژرێ ژیانی نییە ئاوی لێ من ئەکراوە کارەبای لێ من ئەکراوە حەساری اقتصادی بە هەموو جۆرە خراوەتە سەری تۆ چۆن قسەی لەسەرەکەی ئەو تاوانبارە بۆ تاوانباری بکەم ئەو چی کردووە یعنی تۆ نەتوانی لە تەداخل لە کاری سعودیە و یەمەن و فلان و فیسارا بکەی بەڵام تەداخلەوە بکەی بەمیانەڵێ ئەوەی ئیشی من نییە علاقەی بە منەوە نیە بەڵام بۆ ئەمی تریان علاقەت پێوێت ئەمەشان علاقەی بە تۆ نییە لەبەرەوە ئەمانە کۆمەڵێک زەرەری هەیە یەکەمیان لەوانەیە کۆمەڵێ خەڵک بە قسەی ئەو بکە قسەی ئەو بکە بلێ ڕاستەکە خاوەنی حەقن ئەم ڕاستەکە ئەوان نابوایم کرد ئەمە خەڵکیان بە خوش بە تۆ زانی بەرامبەر بەڵام لەلایەکی تریشەوە پێغەمبەر صلی الله علیه وسلم بۆ ئەو کەسانی کە جواب دەدەنەوە من بەش بە حاڵی خۆم قەت ئامادە نیم جوابی هەندێک شت هەیە بیدەمەوە چونکە فارزەڵێ جوابی ئەبلەهان خامۆشیست جوابی خەڵکی نەزان و بێعەقڵ بێدەنگیە جوابی نەدەیتەوە باشترە فرمودەی پێغەمبەریشە صلی الله عليه وسلم أنا ضامن ببيت في ربض الجنة لمن ترك المراء ولو كان محقا من زمانەتی کۆشتێکەکەم لە لاخواروی بەهەشتەوە بۆ کێ بۆ کەسێک ئەگەر مناقەشەیەک هاتە پێشەوە دەمە دەمێ و چەلەحانەیە نەکا با لەسەر حەقیش بێ کۆتایی پێ بێنێ بڵێ ئەویشی نایکم چەلەحانە نەکات چونکە ئینسانی پێ ناشیرینە بێ ئەمە کۆمەڵی خەڵکیشە خاتە تاوانەوە کۆمەڵی خەڵکی بێگوناه کۆمەڵی خەڵکی نەزان بە دوای قسەکەی ئەوە ئاڕات تووشی هەڵا بێت تووشی گوناه بێ نازانێت تۆ ئەم مەزڵومە زوڵمی لێکراوە تۆ دیفاعی لێ ناکەی بۆ کەوتووە پێنەی بە ملیا ئەخیتە ناو چاڵەکەەوە زیاتر ناکرێر دەستی بیتێ ڕاستی کەیتەوە بۆچی عیبداریەکەی بۆ کارەکەی نانرخێنی ئەگەر بێت ئێمە تەماشای ڕۆژگاری کوردستانی خۆمان بکەین ئێمە لە شەستەکان و پێش شەستەکانیشە کە شۆرجی کورد دروست بووە من وەکو خۆم تەمەنێکم هەیە بەشە خۆم تەمەنم بەڕێ کردووە داوامانە کرد ئەمان و سەر بەخۆی وەنیە هەر چوار پارچی کوردستانی لای ئێمە ئێران ئێستش لا ێزال خوێندنیان بە فارسیە نووسینیان بە فارسیە تورکیا هەروایە وەنیە ئێمە لەم کوردستانە بەشە کوردستانی خۆمانە بەس ئێمە ئازادون خوێندنمان بە کوردی خوێندووە بە زمانی خۆمان قسەمان کردو جلی کوردیمان لەبەر کردو بە جامانە و مشکی و مێزەرەوە ڕۆشتین چون بۆ هەموو سنوورەکانی عێراقمان هەموو بەزاندۆ ڕۆشتوین و سەفەری حەزمان کردو بە جلی کوردی و احترامێکیمان هەبوو سەرۆک وەزیران لە کورد بوو نیوە زابطەی عێراقی کورد بوو پارێزگاکان کورد بوو وەزیرەکان زۆربەی زۆری کورد بوو بڕۆ تاریخ تەماشا بکە داوامان کەوتمان ئێمە چیمانەوێ ئازادیەکمانەوێ ئازادیەکمانەوێ ئەمە ئازادێکمانەوە مەسیرەکەیەتی گلەیشمانەکەمان و خەڵک پاڵپشتیمان ناکە یەک ڕۆژ لە ڕۆژان تۆ بڵێ کوردستانی تورکیا ئێمە کە هاوزبانی خۆمانە هاوبیری خۆمانە هاودینی خۆمانە کوردستانی تورکیا وەکو کورد هاوکاریکی ئێمەی کردبێ بەشداریکی ئێمەی کردبێ ها ئێستا ئێمە لێرە و پەلاماری هەموو شوێنەکانەوەی ڕاست تەداخل لە ئیشی هەموو کەسێکا ئەەکەی یعنی ئێمە بیئەکەمان وای لێ هاتووە وا خراپ بووە تێکەڵ بۆ بەسەریەکەوە لە هەموو شتێکا قسە ئەەکەین لە هەموو کاسێکا کوردی خۆمان لە هەموو کاسێکا ئەسکوێت ئەی ئەگەر واز لە خۆمان بێنین بە عیب و عاری خۆمانەوە دانیشین یا ئەگەر بۆمان کراوەکو پێ فەرمودەکەی پێغەمبەر صلی الله علیه وسلم فلیقل خەیران ئەو لیەسموت ئێمە بەم کارەمان بێت چەندێک خۆمان جوان کرد لە لای زۆربەی زۆری موسڵمانان ناڵم لە لای غەزە لە لای زۆربەی زۆری مسلمانانەوەی کە خەمخۆری مسلمان و خەمخۆری ئەم دینەیە جگەلەوە لای خوای پەروەردگار من دڵنیام ئەخوای گەورە ئەم هاوکاریمان بۆ کا بە دەواازەیەک بۆ ڕزگاربوون و بەرەو پێشچوونمان چونکە خوای گەورە زوڵم لە هیچ کەسێک ناکە بە پێی کار و کردەوەکان و نێتی دڵەکەی خۆ پاداشتی هەموو کەسێکە هاتەوە ڕاستەما مسایەک 2 دقیقاتمان ماوە بە باسێکیش لەو بکەین ئەگەر مسلمانێک ئەم پاڵپشتی نەبوو ئەم خەمخۆری بۆ خەمی مسلمانان نەبوو دڵخۆش نەبوو بە دڵخۆشەکانی مسلمانان
ئەمە نیشانی چی و لە چی بترسێ بەڕاستی؟ بەڵێ ئەوی شەر فەرمودەیەکی پیامبەر صلی الله علیه و سلم یادم من لم يهتم بأمور المسلمين فليس منهم هەر کەسێک گرنگی بە کاری مسلمان نەوە لە من فەرمێ لە ئێمە نییە لە مسلمانان نیە هەر لە ڕێزی مسلمانانیش نییە چێتە دەرەوە ڕێزی مسلمانان گرنگی بە کارەکەی نەوەی ئیتر مسلمانان ئەفەرمێ ناڵێ مسلمانی کورد یا مسلمانانی عەرەب ئێمە چەند ساڵ لەمە و پێشتر هەموو ئێشمان پێگەیەوە بەشی خۆمان لە مسلمانانی بۆرما و لە هەندستان و لەکوێ تەعزیب ئەدرێن لە دین پەشیمانەکرێنەوە عقوبە ئەدرێن ئەسووتێنرێن ئەخەنکێنرێن بێنانەکرێن بێ ئاوەکەنە خرێنە بەردەمی دەڕەندا کەسمان نەبینی ئەو دیفاع بکات تەنها ئێمە لە دڵەوە وەکو برەی خەڵکێکی بێدەسەڵات و بێتوانە بێ ئیمکانیەت لە دڵەوە پێمان ناخۆشەکەەوە تێشتەکە ئەبینین بەڵام ئەوەی کە دەسەڵاتی هەیە ئەوەی کە قسەی ئەڕوا ئەوەی ئەتوانێ لێرە و لەوێ قسە بکە نەمان بینی ڕۆژێ لە ڕۆژان لە سەرمانە بێتە دەنگ و قسە بکە نەمان بینی لەسەر هەر شتێک کە خۆی مەسلحەتی لەگەڵ یا گونجاو بێ لەسەر ئەوە بۆ خۆی تەشتی پێیە قسەی پێیە خاوەنی پەیامە و شارەزایەکی زۆری لە دینی ئیسلام هەیە بەڵام بەداخەوە ئێمە وەکو مسلمان کەموخوڕیمان هەمومان هەبووە بەڵام من سوپاسی خواکەم لەم فترەی ئەخیرەیە و لەم بۆنەی غەزەیە کە 15 مانگ و ئەوەنە ئەمان بەرامبەر بە جوولەکە نەوەستاون ئێستا بەعزێ خەڵک دەڵێ ئیسرائیل من بەش بە حالی خۆم حەز ناکەم بڵێن ئیسرائیل چونکە ئیسرائیل حەزەتی یعقوبە ناوەکە ناوی ئەوە ئەمانە یەهودن ئەمانە یەهودن ئەنجا بەتەنها حەماس بڵێ فەڵەستینیەکان بەگشتی لەگەڵ جوولەکە شەڕیان نەکردووە لەگەڵ ئەمریکا لەگەڵ ئەوروپا لەگەڵ زلهێزەکانی دنیا شەڕیان کردووە چەردەیەکی کەمن ئەگەر 2 ملیۆن ئەگەر هەرچی چەندێکی بەژن و پیا حسێبی بکەیت ئەم نەسرە مەگەر خۆی تەبارەک و تەعالا بە مسلمانەکانی بەدری دابێ ئەمە نەسرە ئەمە سەرکەوتنە ئینجا بەعزێ خەڵک دەڵێ ئەمە سەرکەوتن نییە یەکێ لە ئەسحابی پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەخە خۆ ئینسان کە مرد ئێتە فەوز لەکوایە کە تۆ مردی لاشەیەکی بێڕعلەیە کەوتووی تیرێک لە دوورەوێ لە کاتی غەزاکردنا لە گرێم ملی شەهید دەبێ لەو کاتێ ڕۆحی هێشت دەرنەچوڵێ فزت وەرەب الکەعبە بەخوای کەعبە من سەرکەوتم ئێ تۆ مردی کۆتاییت پێ هاو کەچێ لە سەرکەوتن سەرکەوتنی ئێندنیا نییە تۆ ماڵت هەبێ و ژیانت هەبێ و سیاری باشە لە ژێرا بێ و سەرکەوتن ئەمە نییە دەرەجەی باش بێنی لە مەکتەب سەرکەوتن ئەوەیە کە تۆ دنیا و قیامەتە دەبەسێ بە یەکەوە لە ڕۆژی قیامەتە سەرکەوتویت ئەوانەی کە تەماشا بکە ئێمە ئێشمان بەچی پێگا پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەسحابی زۆر لە بەردەستیا شەهید بوون دلی پێیان خۆشە ئەو ئافرەتەی بە نمونە تەماشا بکەی ئێستا مەڵێ دایکی شەهیدێک و باوکی شەهیدێک و مناڵێک خوێن و ئەمە ئافرەتێک لە جەنگی ئوحودایە خەبەری پێغەمبەر صلی الله علیه وسلم تەوە شەهید بووە کاتێک کە ینەوە ئافرەتێک یە بەرەو پیری سوپاکە ئەڕوا بۆ دەرەوەی مەدینە هەواڵی پێغەمبەرە پێ صلی الله علیه وسلم ئەفەرمێ پێغەمبەر وەزعی چۆنە ئەڵێ کوڕەکە شەهید بوو ئەڵێ پێغەمبەر چۆنە یەکێتر لەو لاوە ئەڵێ باوکە شەهید بوو ئەڵێ من ئەڵێم پێغەمبەر چۆنە یەکێتر دەولاوە ئەڵێ پیاوەکە شەهید بووە باوکی و کوڕەکەی و پیاوەکەی و ئەڵێ من ئەڵێم پێغەمبەر چۆنە کاتێک کە پێغەمبەری پیشانە دەن سەلامەتە ئەڵێ هەموو شتێک لە دوای تۆ ئیتر ئاساییە خەڵک ئەگە بیلەوە کاتۆ تۆ قیامەتێک دەستکەوێ کوڕ ئەڵێ چی کەچ ئەڵێ تۆ کوڕەکە لەگەڵ دایەت بۆ بەهەشت کچەکە لەگەڵ تایە بۆ بەهەشت کابرا ئەمە هەمومان بینیمان ئەچێ بۆ خەسەخانە بۆ لای نەخۆشەکان ئیسماعیل هەنیە هەموو خەڵک ئەمە بێنە ئەمەشە دەبێنە بەرچاوی خۆ بزانە لای خوا چۆن دڵت دێ بەم کابرایە بڵێ وەڵام ئەم کابرایە لەسەر غەڵەت بوو هەڵە بوو کوڕەکانی خەبەری بۆیە کوڕەکانی کوژراون ئەڵێ جارێ باچین سەردانی برینارەکان بکەین من چۆن دڵم بێ جورئەت کەم بەرامبەر بەو کەسە غیرەت ڕێگەم بە بڵێم وەڵا لەسەر حەق نەبووە بڵێم شێرێکی مردووی نووسوی زیینی و کردەوە بڵێم تۆ گوناهباری ئەخە چۆن جورئەت بەخۆم بەڕاستی ئەمە جورئەتە ئەمە جورئەتە کەسێک بوێرێت بەرامبەر بە کەسێکی ئاوا وەڵاهی لە نەزەری منە وەکو بەرامبەر بە یەکێک لە ئەسحابی پێغەمبەر صلی الله علیه وسلم قسەی بکەی وایە چۆن جورئەت کەیت دەستشاو مامۆستا گیانخۆی گەورە پاداشی باتەوە دەستخۆش بێ خۆ سپاس بۆ ڕێز مامۆستا بەهادین سەراجەدین مامۆستای نیە خوا بەخێر بێ خوا موفەق کەن کەوسەر بەرز بێ ئینشاءالله